ڕێز و خۆشەویستی هاوڕێیان هاتینە لاتان دووبارە و سەد بارە دەینەوە، هەرچی بکەن دەینەوە. ئەو ڕۆندە قسە و باس لەسەر هەژماری من و بۆ سوپارتی لە هەڵبژاردن دەترسێت و هەڵبژاردن بە هەموو نەوعەکی پارتی دەدۆڕێ، بۆیە ترس لە ترسان هەوڵی بایکۆت دەدا، بەڵام دارەشی بەدەستە هەردوو سەری پیساییە. بەخێربێن هاوڕێیان بەداخەوە من وەکی خەڵک نیم، نەدەتوانم بە کەیف خۆم بڕیار بدەم، نەدەتوانم ڕابگەێنم، دەبی ئەوە لە پڕێک بێم و ئەگەر هەیە ئەو لایڤەش قەپات بی، ئەگەر هەیە ئەو لایڤەش قەپات بی. بەشی ئەوێ ڕۆژێ باسی هەژماری من بکەی زۆر پێ تێکەچم. بەخێربێن هاوڕێیان، بەس هەتا هەوڵ دەدەین یەک دوو دەقە هەر ئێستاکە بە یەک دەقەیکە دەست پێ دەکەین. بەخێربێن هاوڕێیان، بۆیە ئێمە دەبێ ئەوە لە پڕێک بین، یعنی ئەسوودی نییە، بەڵام بەداخەوە یعنی مەجموعەیەکمان ناتوانین وەکو خەڵک لایف بکەین، وەکو خەڵک ڕابگەێنین، ئەتر بە پارتی بڵێن بۆ فۆکستان خستە سەر ئەو مەجموعەی ئەوەندە ڕقتان لێیانە، لێیان دەترسێ. هاوڕێ مؤتەمەرێکی ڕۆژنامەگەری کرا، بەداخەوە یەکێکیان نەوێران بەخنەیەکی لێ بکرد، یەکێکیان نەوێران ئەو هەموو بەناو ڕۆژنامە نووسە کە ئێستا مەدەینە سەری، بەڕاستی شەرمەزار بوونە، وەرە نەوێری پرسیارێکی ئازاری خەڵکی لێ بکەی. کاک پێشەوە هەورامین بە هاوڕێکەی کاک خەتابی تەیراوەی، ئەوە لە تەیراوەی دەژیە، زۆر بەبێ ئەدەبانە قسەی کرد، زۆر ئاستەکی زۆر نزم. برادەران، ئەنگۆ بە خۆتان هەموو تابعی ئەخبارە جیهانیەکان دەکەن، قەت دیوتانە گوتەبێژ ئاوازمان پیس بی، قەت دیوتان ئەوەندە بە تۆهمەت بی، یعنی بە جددی شەرمە، بە جددی مەسرور بارزانی شەرمە. کاکە جوتیار عادل ئەوەت بوو بەڕاستی کەسێکی گران و سەنجیم بوو. کاقوبار خوا خێرت نەنووسی، باشە گۆڕیت، خوا خێرت نەنووسی گۆڕیت. کاکەوت چیە و بەڵتە چێ برا، ئەوە سێکسکەی ئەوەیان پێدەگوترا، ئەوە و هێ من لهۆنی و هەوراز گوڵپی، ئەوە لە ڕوودا و ئەوانە هەموو چوونەوێندەر ئیتر هەریەکە و پلەیەکی باڵایان درایە. ئەوە شێمن لهۆنی لە بۆ مەسروری برد، ئەوە گوتە بێژە یان دەرێ پەیجە سێبەرەکانی ئەوێ تێ جوێنی بە و پەرلەمانتاران دەبێت. ئەوە زیاتر لەگە جەمال کۆچەر و هاوڕێیان ببورن، لەگە جەمال کۆچەر و لەگەر سۆران عومەری بوو، هەندە جوێنیشی بەمەدا کەلعادە. ئەوە لەگە میش قسەی کە تێر جوێنیدا. کاکە گوتەبێژ واتە لۆگۆی حکومەت، واتە یعنی پەروەردەکردنی ئەوە بە کەیف خۆی ڕشاوە. سائیدەن برادەران، یعنی بێ ئەرقام هیچ قسەی کرد، هەر بێ ئەرقام بە کەیف خۆی هەندێشتی کرد. ئەوە دژی دەستورە و با من ئەوەتان لە بۆ بڵێم، یعنی یەکە گوتەبێژ بێ کۆمەڵێک ئەرقامی لابێت. ئاوڕێیان بەخێر بێن ببورن، دەبی لێرە بکەم، ئەگەر ئەوەش بردرا مشکیلەک نیە، پەسپەیزەکانی کەم ئەز ناکەم لێم بدەن. یعنی هیچ سەقافەتەشنەوە. ئێستا من مەسەلەن ئەوە چون دراسەمان کرد، مادەی 93 لە ئەوەی لە دەستوری عێراقی ئاماژە بۆ دەکا کە محکەمەی ئیتیحادی باڵا ڕەقیبە لەسەر دەستوری عێراق و لەسەر هەموو یاسا و یاساکانی جێبەجێکردنی. کاچ خۆ ئەتو دەبی مادەیەک لە کەمی ئەوە دژی دەستورە، هەروە بە گۆترەتەوە بەبێ ئەوەی یەک مادەی یاسایی بینیەوە بڵێ بابە بە پێی مادەی ئەوەندە ساڵی ئەوەندە ئەوە بووە، هیچ ئەوەی نەبووی. بابە ئەوە مادەی ئەوە بە خۆتان مەسعود بارزانی ئیمزای کردیە، ئەوە مادەی 93 دەستوری. هاوڕێیان بڕۆن تەمەشا بکەن. مشکلەی لەوەدایە برادەران، مشکلە لەوەدایە ئەو حکومەتی هەرێمە بە دەستی خۆیان ئیمزایان لەسەر دادگا کردیە، نوێنەریان هەبووە،
استدينا سنين رقشان ده امزان لسر دستور كديا امزان لسر هموش تكاني عراق كديا استا كعراق بقودويتو او بربر جيان رادة شيشتن هندش زور يعني من نازم براسي متمنام دا كده بفي دستور نبوع عراق بفي دستور نبوع بلام هيز بندش ياسايان تدا ناتوان لدى دش دستوري عراق بينو بلن اوشتي محكمة تعادي غلط كديا دستورينيا هاد دجمني قالي كردو هند الشعر وبخشان هي بارتي خلش فريودة دا اوي قصاش بك اوشي او ادميني باراستن كا پیشوا هورامي تير زويني بيدا دا خاين خوفروشن دزنو دجي قالي كردنو تابوري بينزو نازم زرقاوي بح كره بابا واز بين الشرم بكن شرم ما قلت بيجاك دبي نموني بالاو نرمو قوانينو آسي روشنبيري برز بيت برون او دم ماده 59 بخنو بزان الشرعيت بعراق دا خوز شرعيتي ندا بايا مشكله هرم ده يوكو دولت معامله بكا لكاتك ده بوي فيدراليا ولا كاكا اسايش زانياريش تاني ورد جيرتوا إلا بروي كاكا دولة فيدرالي نبوة مالية خارجية اقتصاد وأمنية هموي لأمريكا لألمانيا لسويسرا لهمو لا دشي فيدرالي لبردس حكومتي مركزي ده بداخوا يعني يان جيلن بتزديما يان جيلن يا وتا دتاني بزور أمنية هرم بيشتر دولة بو معاملة دولتي ذكر كاكا عراق خوي ذكر توبرا ولا شاطن تي الضدات دتان كانت تيري معقول إذا همو قلبشتان سقطه همو قلبشتان سقطه والله روحو كومسيون اللي ورده قلتو عليهم بلا همو تاني ورده قلتو بري مسرور باردانيان بارتي باش نقولو مثلا وقتی برلمانی کم زار هلوشا و مجلس محافظه هلوشا همو انا هلوشا موقف تان نبون که گیشت هجماری من بزانت صدقن برواب کن يعني لو بارا شري همو يكن هاوريان بين سر بابتا كان بورنا وريام ليرة دبي ناتساري هر دبي ليرة قصب كم او اقبرا وعد بيلا تليجرام بكم وعد بيلا تليجرام بكم زورتون تجيش قصب كم تخوا عيبني حزبك بابين وسري هم اللي هوني مسرور بارزاني تخوا شرمني لبيزة شو بعد ترسين ديتان زارك كرنا ولا يبليان برم دايم نوع ها وعد تام بيدا دم دايم نوع أوي هوليرة دايم نوع هاوريان بين سردو نقطة لو بارتي on the بيداغرا لسه هجماري من لو بارتي بيداغرا لسه بانك لي هجماري من شريمانو نما عندك نو ديتت لو قتاريك ك أو كرة أدمينكي پاراستن پیشوا هورامی او رو لکنگره روزنامه گریه که یک روزنامه نوز شرم داتان بگیری نویران بسیارشی آزاری شقام نارضایتی خلچی لیب کن کابراک دی لبرچاوی خلق دست بدرو دکا یان قصه دکا بابا لو او قصانی لتلفزیون گانتان دکن لو ناویرن پیبلین خطا لهمو کنالانه دی من کینینم دی کنالی هشتم دید سپیدم دید سپیده چند زوان بو کاتک بسیارشی رو مسرور بارزانی وقت خود زندانیانی بعدینان کرد سروریشی رو خود دومار کرد بس بسیارگانی اورویان زور تافی بود برحال هاوریان دیتا چند پیدا کرد پیشوا هورامی لسر مسئله هجماری من مطلقا بریو یعنی آمادن او مانگی رمضانه او مانجی رمضانه خلق اوا برسی بی موچ بی فتاری بیو جیان لینیه گرین نبی باقی هجماری من لو لبر او باقا قازان زشي مزمني تدا يعني ابدي تدا لبوان نفت سبيقه باد دبي مشكلك نيه بس او باقا قازان زا كنزا تم دقي تواو نابي باق دايمو سعد استاتشون يك لهر موظفي كمليونك زيادة الموظفي هذا مليونك 110,000 هي 250,000 ورده جيري برم اوه 2,500 ورده جيري نعلم دكا 2 مليار وهندك همو مانشي ترچند دکا بخوت اندازان 100 میلیون دلار دکا اولو تنکی با خلیانه زیگلوا او بانقا او پاره خلق داخلی دکا اخو هر هموی خلق در ناین یکسر هر داخل بکری و بطالی بکن نا خلقیا لناوی دا دیلتوا خلقیا پاره که داخل دکا ایتر اول بویان دبتا زمانک تجارتی پیدا کن لو خویان وکو همو بانقا کانی بزنسید که
وەکۆموو بانقەکان کە بزنس کە ئەوانە لەغان تجارەتی پێکەن کە بە سەدان ملیۆن دۆلار و ملیارها دۆلاری لەناو خڕ دەبتەوە تجارەتی پێ دەکەن ئەوە لە ڕۆ مادەکەی کە قازانجی هەیە لەولا 2 ملیار و نیوی زیاتر هەموو ماجی دەخەنە تەنکەی باخەڵیان ئەبەدیش وەچی نەوت نییە خلاص بی وەچی زراعەت نییە هیچ بی بەردەوامە خاڵی دووەم تجارەتی پێ دەکەن بزنسی پێ دەکەن بەو پارانە ئەنواع ئەشکال لە هەمووی خەتەرتر هاوڕێیان هەموو ئەوانەی لە ئەوروپانە و ئەنگۆش بە خۆتان لە فلیم دەبینن ئەوە دەزانن لە فلیم دیتیتان کاتێک بورن نەفەرێک شوم بزر دەبی پۆلیس یەک لەوانە بە کارتی باغ دەبینتەوە هەموو ئینفۆرماسیۆنەکانی کە پڕ دەکەیەوە دەکەویتە دەست دەستگا ئەمنیەکان لە هەموو دنیاە نەگرا لە بۆ پاراستن بە وجدان بڵێنەنی دەکەویتە بەردەستی هەموو پۆلیس هەرچی ئینفۆرماسیۆنت هەیە چەندت پارە هەیە لە چێندەری ئێستا ئەوڕۆ لە چێندە ئێستا مەسەڵەن پۆلیس بێوێ لە دوو من بن ئەزان ئاخرزار ئەوڕۆ من لە چێ بوومە پارەم لە چێ سەحب کردیە بەو کارتێک کە هەیتم ئێمە نۆردیایە لە شوێنەکانی دیکە باشە تو لۆ بە دەستی خۆت هەموو ئینفۆرماسیۆن خۆت تەسلیمی دەستگای پاراستن دەکەی یعنی بە جددیمە کە تو ئەو دەستگایە دەزانیدی کۆڕەک چۆن بوو عینەن کۆڕەک دەبی هەژماری من یەکسانە بە کۆڕەک و کۆڕەک هەموو دەنگەکانی خەڵکی تۆمار کردبوو بڕوان پێ بکەن سێرڤەرەشی لە ناو دەستگای پاراستن بوو هەماشت دەبیتن هەماشت هەژماری من هەرچی ئینفۆرماسیۆنی توە هەرچی جمونجۆڵە قادر نادر ئەمەر زەید پارە لۆ دەنێری ئەتیرۆ قادری دەنێری هەموو لە بەردەستیانە بە بەڵگەشەوە چەندت پارە هەیە پارە لۆ چێ نادیە لۆ چێ دەدەی تەلەفۆنت چییە ئەدرێسی ماڵت چیە هەر هەمووی تێدایە لە نەکە لەبەوە ژماری من لۆ یەکێتیش یعنی بە جددی لۆ کەس ئەوانە لەبەر هەندێک ببینن چۆن ئەنگۆ خەڵکی زۆر لە هەولێرە بە ئاسیا دەکە بە کۆڕ لە سلێمانیش بە کۆڕەک دەکە ئەو دەردەیە یعنی چۆن کۆڕەک و ئاسیا لە بەردەستیانە هەژماری من وا دەبی ئەوە خاڵێک لە خاڵە هەرێ مەترسیەکانە کە هەموو ئینفۆرماسیۆنی خەڵک خڕ دەبتەوە لە چەند دیسکێک دەکەویتە بەردەستی پاراست بەبێەوەی تەجەسوس لەگە بکە ئەوە بە پارە دەکردرێ بە بەلاش بە قازانج شێوە وەردەگرن 2 ملیار 2 ملیار و نیو قازانج چەند ملیار دینارش مانگانەش دەخەنە ناو ژیرفانیان باشە لۆ دەکەن من بەجددی لۆ پێدا دەگری لۆ حکوومەتی هەرێم هەموو کەرتەکانی دەکاتە تایبەت حکوومەتی هەرێم ئەوەی قەڵاو منارە نییە قەڵاو منارە و هەرێمی هەیە لۆ بانقی حکوومەت نییە لۆ بانقی پریڤات دەکاتەوە و ئەو بانقەش لە بۆ خۆی بی جامیعەیەکی ئەهلی ئەوەیان دروست نەکرد وایە نە بە نەچیر و بە مەسرور و بە بەرهەم ساڵە لە سلێمانی بەرمونە هەستان هەموو جامیعەی پریڤاتیان دروست کرد داو دەرمان پریڤات کارەبا پریڤاتیاندا بانقیشیان کردە پری باشە لۆ حکوومەتە شتێکی لۆ خۆی پێ دروست ناکرد ئەو قازانجە و 2 ملیار و نیوە لە بۆ حکوومەت بی لۆ ناڵێن دەڵێن چەند بانقەکەی حکوومەتی هەرێمە لۆ نادرێتەوان لۆ ئەوەندە پێدا دەگیرێت لەبەر ئەوەی هەم داتای زانیاری زۆری خردەبت و هەم قازان یعنی کورد گوتنی گونت دەگرن بە جددیمە یعنی وەکو شاشەشی مۆبایلەکەت لەبەر دەستیان دەبیت لەبەر هەمی ئەوەندە پێدا دەگرن شەڕیمان و نەمان لەسەوەی دەکا ئەو شەڕە لۆ پارتی لەسەر مادەی 140 نەکرد لۆ لەسەر جەبەل حەمرینی نەکرد لۆ لەسەر قوتی خەڵکی نەکرد لۆ لەسەر هەژماری من دەکا بڕوا بکەن 3 مانجیش کەش مەعاش نەدرێ گیان لێ نییە گرنگ دەبی هەژماری من شەڕیمان و نەمان دەکا ئەگەر خەڵک بێتە سەزادا ئەگەر خەڵک ناڕەزایەتی دەرنەبڕێ مەحاڵە ئەوان تەنازل لە هەژماری من بکەن ئەگەر کێشەی کورد بدۆڕێنن قازانجێکی مزمنە هەتا لە دەسەڵات بن هەتا لە سەدەڵات پێ هاوڕیان دەنێ وەڵا چەندین بانق ئەوە تەدەخولی کردیە بام پێتان برێم ئەو زانیارانێ من وەرم گرتیە هەموو بانقگوای 5 بانقیان هەیە 5 بانقەکە چۆنە ئارتی بانک ئەو هەری مەسروریە جیهان ئەو کابرای یەحیا بازگرەکەیە دەڵێن هیچ تێدانی هەر شکری دانایە BBIC لوبنانیە ئەوە کۆن یەکەم بانقی پریڤات بە حکوومەتی هەرێم مەسرور بارزانانی هینای هەری خۆتی گوندی لوبنانی هەری خۆیانە بەهەم بە ناوی گوندی لوبنانی ئەوش هەر لۆگۆکەی لوبنانی ئەگەنە هەر ئەوەشی مەسرور بارزانیە
باقی NBI ئەهلی عراقی ئەوەش دەرێن هیچ کەسێک لێ داخل نەکرا هیچ کەسێک بانقی ئیسلامی عراقیشە دووسێ ڕۆژە هەمووی 5 بانقە بەس سەتان و هەتیوانش هەژماری منیان تۆمار کردیە هەر هەمووی لە ئارتی بانک تۆماریان کردیە گرنگ ئەو بانقە چارەنووست من ئەوە ئیشمە ئەو بانقە یەکێتی مختصر کوڕک هەموو قەدەرتان لەدەست کۆڕەکە تەلەفۆنەکان هەر وەختێک بیانێ ئیکۆنی ژەتوانجێ لێ ڕابگرن ئینفۆرماسیۆنی ژیانت جم و جۆڵت بپرسن لەو کوردانەی ئەوروپا هەمومان هەر جم و جۆڵک بکەین بانقەکانمان یەکێک لەوانە پۆلیس ئەزانێ لە کوێ بووینە لە کوێ دەبین لە کوێ پارەمان دەرهینایە چەندمان هەیە لە کوێمان ناردیە هەر هەمووی دەزانن ئەگەر لە خۆ دەیان دەیە دەستی ئافەتی بڕۆ بدە دەستیان بڕۆ بدە دەستیان بەڵام ینی تەلەفۆنت پێویست ناکە مختار لە دوود بگەڕێ پێویست ناکە پاراستن و تابعەت بکە گوێ لە دەنگت ڕابگری هەمووی لەبەر دەستیە پارە و تجارەت و هەموو شتێک ئەوە چێک لەو خاڵانەیە هاوڕێیان کە بۆیە پێدا دەگرن وەکو گوتمان بینە سەر هاوڕێیان مەسەلەی هەڵبژاردن پارتی هەموو هەوڵە چیرۆندەیە کە هەڵبژاردن نەکات بەخێر بێ ناوڕێیان بەخێر بێنەوانەی هاتینە ببورن من ئەوڕۆ لێرە دەکەم هەر وەختە چشاک کرا دەی بەمەوە تەلەگرام وعد بی بە تونتیش چکو تەلەگرام نەڕیکۆرد هیچ یعنی بڕۆ ئۆزەلان لەوێندەر پەیجی هەیە لێرە مەمنوع ڕسمە چی دابنێ ئەکاونتی هەیە بە کەیف خۆیان عاشقی شعبی و ئەوانە ئەمریکا و ئیسرائیل ناتوان لێیان داخ بخەن ئەوی ڕووسیەکانە بە کەیف خۆیان چ بڵاو دەکەیەوە بڵاوکەوە سانسۆری لەسەر نیە هاک و ریپۆرت و کۆپیڕایتی لەسەر نیە بەهەرحاڵ بۆیە ئەمینە و کەسیش نازانی ئەتوو لەوێندەری هاوڕێیان مەسەلەی انتخابات پارتی دەستی هەولێر گوتەنی هەولێر ئەو پەنجشتی کوردەواری خۆمانە هاوڕێیان دەستی بەروشکە ئاوێشتن کردی ئەو زارەی لە هەڵبژاردن یعنی زۆر متەڕەدیدە بەشداری دەکا قالبی حەقیقی خۆی وەردەگری هەیبەتی پارتی چەندە ئەوە حەقیقەتی دەرەچ من نازانم یعنی چۆن بەس مەحاڵە بتوانی 25 کورسیش بینی بڕوان پێ بکەن مەحاڵە لەبەرەی تەزویری لە دەستنمایە کۆمیسیۆنی عراق سەرپەرشتی دەکا حدودی شیرۆ دادنێن و ئێرانیشە پشتیی تێم دەگەیان ئەو کۆمیسیۆنە 11 کورسی لە ڕۆیە شین و گریانەکە شیرۆ هەندەیە گەنا حقوقی تورکمان و ئاشووری چ بە قوربان چەند بڕۆ شێروانی یەکەم دادگای یەکێک لە دادگایەکان 4 ملیۆن دۆلاری دیناری زەرەر کرد لەبەر ئەوەی راپۆرتێکیان لە گۆڤاری باشوور بڵاو کردبەوە کە چ زوڵمەک لە ئاشووریەکان دەکرێت لە دهۆک بڕۆ تورکمانی هەولێرە چه حقوقەچی هەیە لە هەولێری چێ دەوری برێ لە شکلیە بەس کۆمەڵێک لە موچاویان دانایە لۆ ئەوەی ئیشەکانی پارتی جێبەجێ بکەن بە ناوی ئاشووری بە ناوی ئەرمەنی بە ناوی تورکمانی با بە حقوقی تورکمان هەر کورسەکەی ئەو 11 کورسیە نییە کە دەبۆیان دانرایە حقوقی تورکمان ژیانی ڕۆژانەیتی مافیتی ڕۆشنبیریتی پێهینانە پێش کای دەسەڵاتیتی پێڕاگەیانی جیلش کێیە نەک ئەو جیلە کارتۆنیە کۆ حزبی بەس کۆمەڵک حزبی کارتۆنی هەبوو هەمان شتە یعنی کۆ حزبی سەوری و نازانم شۆڕ چی هەبوو حزبی بەس جەپەکەی هەمان شتی پارتی ئەوەیە بەو شتانە ئەوە ماف نییە دە هاوڕێن هەمومان جێمانە بووم ئەم لقا ئەم لەگە مناقەحەوە سکوتی لیستی خۆمان دەبی بێ منەچین دەنگ دەینین ئایدنی بەرەی تورکمانی گوتی لیستی خۆمان دەبی باش عەجەبە نەو دوو ڕۆژەی دەستیان بە بایکۆت کرد ئەوە هەوڵەکە لەوەی پارتی بیکاتە هەنجەت بڵێ بابە ئەمن پاشەکشە دەکەم پێکەوە ژیان نما کورە بابە پێکەوە ژیان بەوە نییە تو کورسێکی هەر ئەوە بدەیە پارەوەی چێ لە قرارێک 92 تخوا هاوڕێیان وڵات بووە لە 92 یەک بڕیاری هەبی هەتا ئێستاکە 31 ساڵ 32 ساڵ یەک بڕیار بێبی بەبێ ئەوەی هیچ ئوبدەیت بکرێتەوە کوربابەوە چ وەشیگەر یەکە بەجددی کورە 6 مانگ جارێک لە وڵاتانە قانون دەستکاری دەکرێت دەستور وا گۆڕانکاری بەسەدا دەکرێت ئێمە بوویتە ئاەتی قورئان ئەو دشتانە نابی هیچ تەواو ئاەتی قورئانە نابی 92 ئەڵێ لە 92 بڕیارە دەرچووی پەرلەمان بابەت دادگای بڕیاری عێراقی بەخۆ شەرعەتت پێدایە کە چاودێری بکە بە پێی دەستوری عێراق مامەڵە بکە
ئەوە نییە ئەو داوشتە لە عێراق نییە لە هەرێم بە زۆرم لێ سەپاندیتان و سەپاندیشتان دروست کراوە ئەو بەندەی تێدا شمول دەکاتن هاوڕێن ئەو بەندەی شمول دەکات کە ئەوە یەکسانی ڕەگەزینەتەوەی تێداە یعنی با تورکمان و ئاشووری کەمتر بن تۆ نابی ئەو هالە بیام دێەوە یەکسانی نییە دەنج ناڵێ ئایدن معروف نارە 400,000 تورکمان هەیە ئەوە مەدان بە منە قاوەتیشمان گوت بڕۆ کورسی بینە کاچ من بڕۆ بدە 15,000 کورسی حزبك پێینێ لە 400,000 تورکمانی ئێوە چه حزبەکە چ نوێنەرایەتێکە بەڵام پارتی دێ ئەوەی دەکاتە بەهانە هاوڕێیان ئەوەی دەکاتە بەهانە ئەڵێ مافی پێکاتەکان ئەو بە چیە کورسیان لێ وەرگیرایەوە کورسێک ئەوا دەیاندرایە بە 200 دەنجی دەیاندرایە بە زێرەڤانی دەیاندرا لە بەوەشم نییە ینی هەموو ئەو انتخاباتانەی کە کرایە خەریتەی جوگرافی لە ئایندە لێکە درێتەوە با بە چۆمان و شەقلاوە کۆ هەموو تورکمانەی تێدا بووە کۆ هەموو ئاشووریەی تێدا بووە کۆ هەموو ئەرمەنیەی تێدا بووە کە درایتە پارتیەکە کارە ساتەکە هاوڕێیان ینی هەموو شتێک دەکرێت نەبیر لە ئایندە دەکرێت هەموو حزبێک بیر لە ئایندە دەکە کەنەتەوەکەی بەرەو چێ بەڵگەیەک نەداتە دەست ئەوە لەو هەولێرەی 500,000 عەرەبی هینایە ئەو عەرەبانە بەشرشیان عینەن چێروشکن هەفت هەموو ساڵێ ینی حملیان هەیە ئەوە فرێدرێت ئەو کوردستانەوەشی کەرکوچی دەبتا ژیانی دەبی کو هەموو ئەو خەڵکانەی گوندەکان لە گوند دەرکران هەموو هاتینەوە هەولێرێ کەسمان نەگەڕاینەوە زێری با و باپیرمان خۆستان شارەوە کەمانی هەمان شتی لێدێ دەبتە هەولێری بە عەرەب نسبەتە چی ئەوە چیە لە پێناوی بزنس و قازانجی ئەوەی کرا بۆیە پارتی هاوڕیان هەوڵ دەدا دەزانی لە انتخابات ئەو کەڵەگایەی ڕۆی تەزویری لێ ڕۆی 11 کورسی لێ ڕۆی هەیبەتی ڕۆیە دەشترسێ یەک خاڵ حەقیتی لەو خاڵی ئەترسێ ئێران عێراق دەمی یەکێتی بکەن بەسە پارتیش دازاڵی بکەن ئەو حەقەتە هەیە ئێران و عێراق دەمی یەکێتی دەکەن لە دژی پارتی ئێستا پارتی ئەو لەوە ڕۆحی چوە بۆیە دەمی هەموو ئەو حزب و ڕێکخراوانە دەکەن لە دەڤەری سلێمانی جیا دەبنەوە حزب دروست دەکەن لیست دروست دەکەن پێی خۆشە ئەو دەوێت لە جمهوری یەکێتی بباتنەوە شەقە یعنی ئینسان ناتوانانی کارێکی قێزەوە نییە تۆ حزبی هەوڵ دەدەی لە خۆت ئەوانە شتی شەرعی پێدەگۆترێتن بەڕاستی بەڵام ئەوەی تورکمانی قیمەی گاڵتەک پێکردنی یەکەم جار بە ئەرمەن و تورکمان و ئاشووری و ئەوانە هەودانەدایان خلیستی خۆمانە یادن معروف 400,000 تورکمانمانەیە ئەمرتان نەمینەگەنە توان کورسی بینن بە عەق خۆتە مادام 400,000 تورکمان هەیە چەند سەد هەزارێک ئەرمەن و ئاشووری شەیە ئێ باشە کاکە بە هەر کورسی بە 8,000 دەنجی لە خۆتان بەدەست بینن هاوڕێیان پارتی هەوڵ دەداتن وەکو گوتم دێتە ناو انتخابات دەزانی حەزمی حەقیقی خۆی دەبیتن هەیبەتی نمایە هەیبەت خەڵک لەگەری نمایە حکوومەتەکی فاشلیە بووە لە هەموو کابینەکان خراپترینی کابینەی بووە بە من لەبەرەوەی بەئەرهاب بوو هەرچەندە پاشماوی هەموو کابینەکانی ترە بەویستان بڵێ بەڵام بەخۆشی وەی نەکرد چاپ بکاتەوە خراپتری کرد مەسرور بارزانی خراپتری کرد بە تایبەتی لە ڕووی نێودەوڵەتی منەت نەزانین و کابینەیەکی ئەرهابی و تند و تیژی مەزەلەن شەڕی بە ملهوری دایم سعات هەوڵدن هەتا ئەو ڕۆژ ئەو گوتە ئەدمینەکەیان نەکرد هەڵاو گوتە بێژ نەبوو یعنی بەزە بروزان هەڕەشە کاکە هەڕەشەی چ دەکەی بەجددیمە هەڕەشەی چ دەکەی پێشەوە ئاخر ئەخاوی 2010 هەندە هەڕەشەتان کرد دوای ئەو خواتان بۆ عێراق لەگەرتان بە سوڵح بکە دابنیشی خێمەی سەفوان ئیمزاتان کرد لەسەر هەموو سازشە کرد ئەو چییە هەڕەشە دەکەن چ کات دێت تۆ 2010 هەموو خەڵک وەی دەزانی ئەو هەموو وڵاتە لە پشتی چی وایە وایە کاچی من وەزیری خارجی زۆر بە ئاشکرای ئەمریش پێی گوتن یعنی ئەوە حەقا وەکو ئاسن گوارەك لە جێتم گوتی ئێمە پشتگیریتان دەکەین لە چوارچێوەی عێراقە کە 360 پلەبی یعنی لە دەرەوەی عێراق لە دژی عێراق هیچ شتێک پشتگیریتان ناکەن و ئەمریکا و من دوو نمونە لە مەسعود بارزانی بینینەوە کە بە نیازیکی یعنی متەڕەددن ئایا پاشەکشە بکەن بچنە هەڵبژاردن یان هەڵی بۆشن هەڵی دەوەشێنەوە کاکە کۆمەلگای نێودەوڵەتی لێ قبوڵ ناکە شکستێکی زۆر گەورە دەبی پارتی لە ناو خەڵک
يعني شكز دبي كترسع تاو الانتخابات ترسع حيبتي بتاوتي ناميني والناس تواني كدامو دزقاد نبي معاملات لقى بكري تو حكومتك اشت كار بري كده برلمان الدنيا مجلس محافظة الدنيا هيتش الدنيا كومسيون الدنيا هيتش الدنيا فانتخابات دينكي همو اشتان اللي وردجيتو خطر دخيص قواركش كقواركش هيزا نمينه بلا يوكاكش تشدرس كراو ببلطة جيبون داني بزور من خوام بسبينن يعني معكم الجايني ودولتيش معملات لقنا حكاتن سفارت هي لبرأوي كاكا معملة لقدام دزقادا كريتن كشرعية قانونية هي أما لقدانية بس أو شرعيتي هي تو أوي الغادك هي وش كستك قلق وريا دتس انتخابات إذا دوري حزبي رقم يك ناميني هيبت ناميني بويا اگر باي كودك مسعود بارزاني بقى من يقدروا من يلوبين بوا هاوريان سنة كان همو وانا دزان ل 2005 بايكوت يانكرت بيسدو دولة عربيان لقرابو خلش سنان همو لقدابو لقريان دابو تعاطف يانابو امريكاش متعاطف ولقوان نقلق الشيعة كانوا لقى الشيعة كان كاتي دواي أو بمن شوريها نول الانتخابات داهتو هيت قازان زيانا كرت بيزدو دولة عربيش لقريان بو دهان دولة إسلاميش لقريان بو كرت ستيا مسعود بارزاني ستيا بجد ديما ستيا تو دسي شري حكومتك دكي كالروي قانونو شريتي هي كاتشخم عراق خوزي عراق نبواه يعني خوزي دولة شكردي باه بنمونها ما باه بس تو بششي لفدرالي عراق لروي قانوني كأمريكا دركرت هتزاخو دليل كات أجنا أمريكا تبتداجي كر وأمريكا نايا شر دولة عراق لبوتوكا وكتون الريفراندوم لو نكردي وكتون لهمو شرك لبو كردي نكردي شر عراق ناكات هاوريان بارتي ديوي شر هجماري من باق دا صلاتي خوي بكات شر قومي خوزي شر يسمى دي ستو تسل بكرد بها لسجب الحمدي بكرد بها أرشي همو معنبو بجيجي بكي أو بيداقري لسباق دي كالا سر جبل حمريني بكرد بها أرشي همو معنبو دفاع إلي بكي لسنگريان بي بيم دفاع لباقي آريني مسرور بارزاني كمنو جيفان موتي خلق بور رمزاني ندي أوان دا بيوجدان بن بارتي ويتشتي وقوران أوان دا بيوجدان بن اوي بافيل وقبات او روكرديان او كيان كر كمعاج ندري بافيل والله لا تبي شخصية تروف شكر ترنيا اگر توزا كرامة تبي قبول ناكرت كأو روبلين معاش بو مانجي رمضاني لبو خلق نادري او همو فشفتان لتسيا خلق تلاعب بيدكن بتسحقك بوار نادن صار بينز مانجا دخلي هاوريان زري بخردبتو صار بينز مانجا نود دفروش دارن باید 400 میلیارد دلار دیناره 4 مانگه پاره که کس نزن چیری دید او پاره هاتی بور رمضانی داره هتا بانقی هجماری من نبیم قبولم نیه لسب بانقی او همو خلقی بی او دکا او هر تاوانه که لملی پارتی نیه نه وچی ریفراندوم همو عزبکا ملیان شور کرد لگریبون دادانه بلن والله بس پارتی بون نخیر لبرسي كدني خلق بافيل وقبادي كوري طالباني لبيش هر بيشون اوادي شيخ زناب كبويت الشرمزاري لبو بن مالي خال الشهابي شرمزار بي اواد والله برايو شتوم هبا حاشام لي ذكرت من بان تولوتي بي وزيري داري ميجوي او همو بن مالي الشرمزار كت فرقي تو رباس حملان تسيا فرقي تو رباس حملان تسيا اواد الشيخ زناب تو لپناوی کرسیکانتان انگو هموتان او خانواده جوانانتان هموش او حزبت تاوان دو آوات بخوتو بو مخلوقانه که کرسی میجوی خانواده خال شهاب اکاچ خوم انگو خزمینه بیگو من او ایستا او دیکن بمفهوم هاوران خیانه دوانیه بزو سی پیش سپایداجی کری ترک برسی کردنی خلق لپناوی کومل کسی مشخور دزو زرده او بشکل خیانت او بشكل خيانة او بتركيا ناكري بإيران ناكري ببارتيو چيتي دكري كوملغاي كردي بو مانجي رمضان خلق هي بارين يفتار بكاتوا
وەرە ئەمە ڕۆژ یەک دوو کەس داوای پارە نەکات لە چێ بینی لە کاتێکدا پارەکە هەیە بۆیە ئەوەی ئێستا هاوڕێیان فۆکس لەسەر ئەوە مەکەن بەس پارتیە نەخێر هەر مەسرور نییە قوباد و پاڤێل گۆڕان ئیسلامیەکان نەوەی نوێ هەموو حیزبەکان بەرپرسن لەوەی کە موچە نادرێ دەبی هەموو لایەک فشار بکەین ئەو مانجی ڕەمەزانە کە مانگەش تایبەتە هیوادارین بە خێر و خۆشی ببستە سەرێ بەس ئەوەی هەیە زۆر خەتەرە بەجددی زۆر خەتەر دەبی جێژنەیەکی خراپ دەبی ڕەمەزانێکی پڕ لە برسیبوون دەبیت چشە بێدەنجی خۆتانە خەڵک و بێدەنجی ئەو حیزبەت درۆزن و دووڕوانەیە بە چه حەقێک مەعاش نادەن بە چه حەقێک کە بەغدادەدا یا بە خۆتان لیست نانێرن ئەی کاچ خۆم لیست نانێرن بە جددیمە لیستی حەشدی شعبی لەبەردەستیانە لۆ لیستی ئاسایش و زانیاری نانێرن یعنی بە جددی هەنجەتانەوە نییە ئێ باشەوە لە ڕووی فیدرالی باوە بڵێ کاچ خۆم فیدرالی کە ئیمزاتان کردیا قبولتانە فیدرالی ئێ لە فیدرالی دەستگای ئەمنی سێ چار نەوە نییە یەک دەستگا هەیە FBI هەیە وایانە لە هەموو دنیا CIA هەیە ئێنگۆ دەتانەوێت دەوڵەت بن بە دەوڵەت بن لەو لایت کەش برێن فیدرالی ئەو ناغە یەک ناگرتەوە ناکاچ خۆم خۆ زیاد دەوڵەت بوو ناو دەبێت حەقتان بوو تۆ دەستورەکەت فیدرالیە ئێکەواتە میزانیە خارجیە ئەوە ئەلف و بەیە ئەمنیەت ئەوە هەموو لە دەست مەرکەزە ئەگە دوێنێ و پێرە پێدەکرا عێراق زەعیف ئەو ڕاوە عێراق خۆی گرتۆ دێت لێتان وەردەگرتەوە بۆیە مەسعود بارزانی دەچی بڕۆ بیکە ئەوە سونەکان هەلبوسیوەچی کورد شابتڕێن کرا بە ڕێزەوە بە هێدی ئەوە ئیش دەکا دەوێت بێتەوە ناو ساحەی سیاسی دەبەرەوەی تەجروبەی 2005یان هەبوو کە وەکو گوتم سونە 22 دەوڵەتی عەرەبی و دەیان دەوڵەتی ئیسلامی و خەڵکی سونەش لەگەدا بە تو خەڵکتش لەگەدانە هاوڕێیان لەو پارەی کە نەنێردرا تۆ بزانە 159 لە بۆ مەدەنی بووە 141 کیلۆ هێزی سەربازی و ئەمنیە بەس پێم بڵێ کورد لە 5 میلیۆنی لۆ 141 مەعاشی لە بۆ ئەمنیەت بی یعنی لەسەر چه ئەساسێک کە بە سەدان هەزار بندیوار هەیە ئەوە ناژنێرن لیستەکەش نانێرن لەبەر ئەوەی دەزانن چ فەزاعەتێکیان تێدا هەیە چه ئابروچوونێکیان هەیە 159 مۆزەفە ئەو پارەی هاتیە بەغدا ئەوەی ناردیە ئەوە لیستی ژنانێری 141 بەس لە بۆ دەستگای ئەمنی ئەو هەموو ساڵە تەرخان کردیە وە لیستەکەشی لۆ نانێری کە ئەمەش لەگەڵی دانگە لیستی حەشدی شەعب نەنێردرا ئەنگۆش مەنێرن حەقتانە بەس ئەوان دەڵێن لیستی حەشدی شەعبی و ئەمن و نازان مخابراتیان هەموو لە دەستە ئێوە لێ عێراق مەرکەزە لە ڕووی فیدرالیەوە مالیە بەدەست ئەو دەبیت کاکە لە چێ بۆ لە ئەمریکا و ئەڵمانیا و سویسرەکانە وڵاتی فیدرالی بن ئەمنیەت و مالیە بەدەست هەرێم بیت بەجددی یانی هەندێک شت تێخۆ هەمومان ئەو ڕە سەردەمی دیگیتاڵی بۆیە هاوڕێیان دوو خاڵی زۆر ئەوە یەک وەکو گوتم هەژماری من هەژماری سیخوڕیە ئەگەر یەکێتیش بیکە نەکەڕی پارتی دەبتە ئەو دوو حزبە دوو عەقڵی حکومداریان نییە عەقڵی بزنسی سیخوڕیان هەیە و هەموو شتێکیان وەرە سیرکە لە تەلەفۆنیان لە جامیعاتیان لە ئیدارەیان لە مەکتەبەکە هەمیان بە حزبی کردیە هەمووشیان کردە پریڤات حکومەت هەیکەلێکی بەتاڵە وەرە بزانن باشترین مەکتەب هەیە ئەهلیە باشترین جامعە هەیە ئەهلی و ئەوەکانە ینی مەسعودی مەسرورەی نێچیرە ئی بەرهەمە وانە سێ جامعەی هەرە گەورەیە کارەبا هەر ئەهلیە هەموو شتیان کردی ئەو بانقەشدانێ بکەنە ئەهلیلۆ قازانجی تێدایە بەڵام هەرچی کەسە کردی دوای ئەوە کەس گلەی نەکا بڵێ ئەها ئەلەوەی جیرام ئەلەوە ئینفۆرماسیونم ئەوە بوو تۆ بە دەستی خۆت نهێنیەکانی خۆت تەسلیمی پاراستن دەکەی بە دەستی خۆت ئینفۆرماسیونە نهێنیەکانی کە دەتەوێت کەس نەزانی تەسلیمی پاراستن دەکەی کەس گلەی بەدیری شەیە کاکە بەجددی لۆ عێراق لە محکەمەی یعنی بانقەکانی عێراق بانقی حکومیە لۆ لە هەرێم بانقی حکومی نییە ئەگەر عێراق دەداتە ئەهلی حەقتانە
حقتان أنقوش وبكن إيه بس أو دايتي حكومي رافدين ورشيدة إيه أتلو نايكي وإذا بيش دادقري دو كناسنا انتخابات بارتي لسنة خراب ترد بسردي درسي انتخابات ميكا بخود دا ترسي بدور يزا ميكا من زمن زو الشرف همو اويقا والله مؤامرة لسكرتي مؤامرة لسر غلط ينقوها يا انقو عيب دارن بو عراق در قدي انقو خلق تانا قرنية بكاتش خم كابريك جواني نسيا سطانو هتي او شكايتاني لمحكمة اتحادي فدرالي كرد سو داواي كرديا خلچي كردستان سو داواي كرديا لداخي ايوه إيه أتو بزورم ليه ده توي شت فرز كي أو خلق بيد لا بديل لكاتو كبديل شرعيشة يعني قانونيشة وتبكاتن يعني أتو معاش نادي مزبوري خلق بي أو يبكاتن هاورا من زور سباستان دكم كاو شو لقالم بن هربي سمو سرنزانة بدم براسي ويدكري خيانته تاوانا أو تاوانا هلا بارتيش نياها ليتشيتيا لقورانا لأوات الشيخ زنابة كبويت الشرمزاريك والله ناوێری جواب داتەوە بڕوا بکە لو ئەو هاوڕێم کردی تر گوتی شحنم دابەزی ها شحنم دابەزی یعنی ئەوەندە ترسنۆکن یعنی مشکلە لە پارتی و ئەوانەش ئەوێ پەیوەندیشیان لەگەڵ دەکەی هاوڕێیان ناوێرن گفتوگۆ لەگە بکەن هەڵدێن ئێ ئەو میدیایان کەش دەبینی ها ئەو دەیان بینی چ پرسیاری لێ دەکەن کاکەم هاتیە کابرا دوو ڕۆژنامە نووس نییە مێژوەشی جوان لە خۆی تۆمارکە پرسیارێکی معقولی ئەو خەڵکەی لێ بکە یعنی فەرقی أو بسياراني لو ميديانا كلا لقى كردستان بيصار تبو يعني تبو كاكا أو بسياراتو تو واتش كون سبيدا كردي لمسرور بارزاني لسراوي أو هالي دا بزريبة دابني صعفي أويا صعفي أوانيا روجنا من زوانيا بزوقي دا صلاة بوشي بلبل بخينيت بار على هوريان من شويش كاتا ناقرم زياتر زور سباستان داكم هر ويستم وأجر أو فيسبوك أو لايف ليرة نما أمن ديمو تليجرام بتنتري شخصا لكن بتنتري شيء ما لفت كدينا الورا شو تشات كاتش خوش